دەستوری هەرێمی کوردستان پێویستی بە نووسینەوەیە و لە خولی پێشووی پەرلەمان لەبەر چەند گرفتێکی تایبەت بە بەرگەکانی ئاین و ڕۆڵی لە دەستوردا نەتوانرا ڕێکەوتنی لەسەر بکرێ و ئەندامێکی لیژنەی نووسینەوەی دەستور هۆکارەکەی بۆ پەیام ئاشکرا دەکات. لە چەندین هەوڵا سەری نەگرت تا دووهەمینیانەوە بۆ ساڵی 2015 لیژنێکی بۆ پێکات گەیشتە 74 مادە. گرنگترین سیفەت دوان ناونیشانی باش بۆ نووسینەوەی دەستورێکی هەرێم کە هەرێم بکەینە خاوەنی دەستور یەکەمیان بریتیە لەوەی کە بێ ناسنامەی سەرەکی ئاینی زۆرینە لە ناو دەستورەکە جێگیر بکرێ، چونکە بەبێ ئەوە ئاینی زۆرینەکە ئاینی پیرۆزی ئیسلامە و یەکێک نەبێت لە سەرچاوەیەکی بچووک بەڵکو سەرچاوەی سەرەکیە کۆی یاسا و تەشریعەکان بێ لە وڵاتەکە پەیڕەوەکرێ و کاتە مەلایەنێکێتی بۆ سەرکەوتنی دەستورەکە بە چاکی. دیوێکی تریانی بریتێ لە باشی ماف و ئازادیەکان. هەر دەستورێک ماف و ئازادیەکان تاک وەکو ئاوێنێک خۆی تا ببینێتەوە ئەوە بە دڵنیاییەوە دەستورێکی باشە و ڕنگدانەوەیە بۆ کۆی ئەوەی پێدەوترێ ژیانی سیاسی و کۆمەڵاتی لەناو کۆمەڵگا. کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت ئەگەر زۆرترین متمانەی هاوڵاتیان و دەنگدەران بەدەست بێنین بۆ ئەم خولەی پەرلەمان کار لەسەر نووسینەوەی دەستورێک دەکات کە تێیدا ئیسلام تاکە سەرچاوەی یاسەدانان بێت نەوەک بیر و بۆچوونەکانی ڕۆژئاوا. پشتیوان بەخوای گەورە ئەگەر ئێمەی ئیسلامیەکان زۆری نەبووین لە پەرلەمان هەوڵ دەدەین بنەمانە گۆڕەکانی ئیسلام لە مادە گرنگەکانی دەستوردا جێگە بکەینەوە و لە ڕاپۆرتوشدا ڕۆڵمان دیار بۆ جێپەنجەمان دیار بۆ جەختمان کردووە هەم خۆمان هەم نوێنەرەکانمان هەم ڕاوێژکارە بە ڕێزەکانمان کە لە لیژنەی باڵای نووسینەوەی دەستورا بوون. خەڵکی دەیەوێ نوێنەرەکانی تر بۆ فراکسیۆنەکانی تریانەوەی دەستی بۆ بەرن و ئەیانەوێ هەندێک بڕکە و بابەت لە دەستوردا جێگەی بکەنەوە کە پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلامە و پێچەوانی بنەماکانی شریعەتە بۆیە هەم یاسا هەم دەستور دەبێ ئاوێتە یەک بن لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە. لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا هەوڵدرا دەستوری هەرێم بنووسرێتەوە، بەڵام لەسەرەوەی بەشێک لە پەرلەمانتاران بە تایبەتی پەرلەمانتارانی کۆمەڵ پێتاگیر بوون لەسەر ئەوەی دەبێت دەستور لەسەر بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام دابڕێژرێت. گرفت دروست بوو، کارەکان ڕاگیران. بۆ خولی داهاتوش پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری دەڵێن بە هەمان نەفەسەوە کار لەسەر بڕگە تەواو نەکراوەکانی دەستور دەکەین بە جۆرێک کە ئاینی پیرۆزی ئیسلام وەک ئاینی زۆرینەی خەڵکی کوردستان بنەمای دەستورەکەی بێت.